فرانکفۆرت دەنگێک لە تاراوگەوە. کۆڕیادێک لێرە لەم هۆڵەدا بۆ بەرزڕاگرتنی یادی غەزاڵ مەولان، ئەو پێشبەرگەیەی کۆمەڵەکە لە هێرشی درۆنی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەرکەمپی حیزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لە سوورداش بە شێوازێکی دڵتەزێن گیانی لەدەستا. لەم ڕێوڕسمەدا وێڕای یادی غەزاڵ یادی هەموو ئەو ئەندامانەی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور کە لە هێرشەکانی ئەم دواییانەی کۆماری ئیسلامیدا گیانیان لەدەستا بەرز ڕاگیرا. ئەم کۆڕە بە بەشداری نوێنەران و حیزب و لایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان و ژمارەیەک لە کوردانی دانیشتووی تاراوگا بەڕێوەچوو. سەرەتا کۆڕیادەکە بە ڕاگەیاندنی خولەکێک بێدەنگی بۆ یادی هەموو گیان بەختکردوانی کوردستان دەستی پێکرد و دواتر بە خوێندنەوەی پەیام و بروسکەی حیزب و لایەنە سیاسەکانی کوردستان بەردەوام بوو. دواتریش بە خوێندنەوەی شعر و پەخشان و پێشکەشکردنی چەند پارچە مۆسیقا ڕازێنرایەوە. غەزاڵی ماڵباتی مەولانێ لە شارێرانەوە تا سوورداش بانگی هات بەردەوام بەر شەستیر کەوتووە لە باوتی جادەی ئاوریش جادەی خوێن لە شانە دەرە و جاسەنەوە هەتاک و کەرەفت و تا قەوسان کێشراوە. ئەوەی لەم ڕێوڕسمەدا گرنگ بوو پێداگری نوێنەرانی لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان بوو لە سەر یەکگرتووی گەلی کورد. حەزەکەم لە ڕێگەی دەنگی ئەمریکاوە سپاس و پێزانینی خۆمان وەکو کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بە هەموو خەڵکی باشووری کوردستان بە تایبەتی سلێمانی و هەموو حیزب و لایەنە سیاسیەکان کە لە گیانبەختکردنی غەزاڵە هاودەرد و هاوخەممان بوون دەرببڕم و پێیان بڵم کە ئێمە هەمیشە ئەو هەم باشوور و هەم ڕۆژهەڵات ئامێزیان بۆ یەکترە بێکراوە بێت و بەردەوام ئێمە بتوانین یەکگرتوو بین و هیچ کاتێ دوژمنانی ئێمە نەتوانێ خەلەلێک لە هاوپەیمانی و یەکگرتووی گەلی کورد لە هەموو بەشەکانی کوردستان پێک بێنێ. لێرە یەک پەیامی کۆتا بۆ ملەتی کوردیش ئەوەی بەڕاستی ملەتی کورد ئەنگەوتە قۆناغ خۆشۆڕەشەکەی کە ئێمڕۆ لە دنیا بەڕاستی ئەناس ناتوانن ئینکاریکەن ئەگەر یەکەوتە هێزەکان هێشتا ئەترافی واقعی ناکەن بە حەقی ملەتی کورد، بەڵام ئەوەش بە یەکگرتووی خۆمان بە تەبایی و هاوکاریکردنی حیزبەکان لەگەڵ یەکا لەگەڵ ملەتە ئەو جۆرە کە ملەت گەرەێکی گوتێتی کوردستان یەک وڵاتە کارەکان بۆینە پێشەوە بتوانین جهت ڕزایەتی دڵی ملەتە شۆڕەشەکان پێشخین و بەیەک و حیزبەکان لە نهایەتی دڵسۆزی و هاوکاری و ئەوانە یارمەتی دەری یەکتر بین و نەکمانە ببین لە بەرچاوێتی بانگەوازیژی گەلی کوردستانی تەوایە یەک ڕێزیە گەلی کوردستان تەوایی بێچاوە لەسەر شێخ مەخسوود و ئەشرەفیە گەلی کورد بوو یەک ئەم پێوینە گەلی کورد ji بۆ ڕۆڵاتی کوردستانێژی ببێ یەک ڕێزیە گەلی کورد ئیرۆ ئەم دەبن خەتەریە پڕ مەزندەنا هەگەر تفاقا ئەمریکا و ئەیرانی بێکردن ئەمێت بن خەتەریە هێ مەستڕە دەرباس ببن. بەڕێوەچوونی ئەم کۆڕە لە کاتێکدایە کە لە ئاستی جیهانیدا باسی ئاگربڕ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەکرێت، بەڵام وا دیارە ئەم ئاگربڕە کورد ناگرێتەوە چونکو هێرشە درۆنی و موشکەکانی ئێران بۆ سەرکەمپەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات لە باشوور هێشتاکە بەردەوامن. بەشداربووان و نوێنەرانی هەموو ڕێکخراو و لایەنەکانی هەموو پارچەکانی کوردستان لەم کۆڕەدا پەیامێکی گرنگیان ئاراستەی ئەمریکا کرد. ئەویش ئەوە بوو کە ئەمریکا چیتر نابێت گەلی کورد لە بیر بکات چونکو گەلی کورد هاوپەیمانی ئەمریکا لە ناوچەکەدایە. ئەی ڕۆژهەڵاتی دڵتەنگ چەندە سەختە بێت تۆی مردن، ئەی ڕۆژهەڵاتی دڵتەنگ چەندە سەختە بێت تۆ مردن. و کوردیش لە شەڕی داعشە چۆن کە پشتگیری ئەمریکای کرد و پشتگیری هەموو عالەمی کرد، نەک ئەمریکا بەتەنیا لە جیاتی هەموو دنیا شەڕی داعشی کرد و شەهیدیدا. ئێستا داواکارین لە ترەمپ و لەو زلهێزانە کە بتوانن کوردیش هەروەکو گەلێک بتوانن بیانێنە سەر مێزی گفتوگاکان و لەوێ ئەوانش بەشداری پێ بکەن لەبەروی ئەوانش هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکان هیوادارم ئەوانیان لەبیر نەچێت و پاداشتی کورد بە چاکە بدەنەوە. ئەوەی لە
باشوور ڕوودەدا لە ڕۆژهەڵات ڕوودەدا لە ڕۆژئاوا هەمووی یەک هەدەفیانە بەڕاستی بۆیە دووبارە داوام لە ئەمریکا ئەوەیە لە دانووساندەکان ئیمالمان نەکە نەما خاتە پشتگوێ یەکێک لە خاڵە گرنگەکان بی کە ئەمریکا لەگەڵ ئێران دیکە ڕاوەستاندنی ئەو هێرشانەیە لەسەر کورد و کوردستان. داواکاریکم هەیە لە زلهێزەکان بۆیە زلهێزەکان بە تایبەتی ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا پێویستە کورد لەبیر نەکات و پێویستە کورد وەکو هاوپەیمانێکی خۆی چاو لێ بکات و داخوازیە سەرەکیەکانی ملەتی کورد بە ڕسمیەت بناسنرێت. ئەم کۆڕیادە تەنها ڕێوڕسمێکی ئاسایی نەبوو بەڵکو هەوڵێک بوو بۆەوە بیرهێنانەوەی کارەساتگەلێک کە کوردان لەگەڵی نامۆ نین. لە کۆتاییدا بەشداربووان هیوان خواست کورد بە دوور بێت لە کارەسات و بە ئامانجەڕەوەکانی خۆی کە دەیان ساڵە قوربانی بۆ دەدات بگات. جەمشید بەهرامی، دەنگی ئەمریکا، ئەڵمانیا، فرانکفورت.